پێداویستی قوتابخانە بۆ پۆلی دوانزەی زانستی. سەرەتا پێداویستیە گرنگەکان. جانتایەکی گەور و باش کە گیرفانی زۆر بێ چونکە کتێب و مەزەمەتان زۆرە. ستاندێکی گەوری سەرمێز بۆ بابەتە قەتاسیەکانتان کە لێرەوە قەڵەم و جافی تێئەکەن و لێرەش ستیکەر و تایمەر ئەم بەشەش بۆ کتێب و مەزەمەکانتانە. بۆردێکی قەبارە بچووک یانیش گەورە بۆ شیکاری وانە زانستیەکانتان بە تایبەتی وانەکانی بیرکاری و فیزیا. 6 دەفتەر بۆ وانەکانی کوردی، ئینگلیزی، عەرەبی، فیزیا، کیمیا، بیرکاری. چەند جۆرە ستیکەرێکی لەم شێوەیە بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان یانیش دیاریکردنی ژمارەی لاپەڕە. چەندی سوودی تری هەیە بینەری ڤیدیۆکانی یوتیوبمان بن. جزدانێکی گەورە و باش کە بتوانین پێویستەکانی قوتابخانەی تیا جێگا بکەیتەوە. دەستەیەک جافی ئەسڵ، دەستەیەک هایلایتەر بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان. ئەم قەست و کابی سەوەرەقە ئەیفۆرانە کە لە ڤیدیۆکانی پێشووترا باسمان کردووە چۆن ئەتوانن سوودی لێ ببینن بۆ دروستکردنی فلاش کارت. کلیبۆردێکی لەم شێوەیە بۆ هەڵواسینی بابەتە گرنگەکان، فایلێکی لەم شێوەیە بۆ هەڵگرتنی وەرەقەی تاقیکردنەوەی ڕۆژانە و نێوەی ساڵ و سەری ساڵ تا کاتی وزاری پێداچوونیان پێدا بکەی. لە وزاری ئەم حاسیبەتانە درێتێ بۆیە نەکەن جۆری حاسیبەکەتان بگۆڕن بە هەر لەم شێوەیە بێت. کاتژمێرێکی پۆمۆدۆرۆ، قەڵەم نوکێکی ئەسڵی ستادلەر، نوکێک، لاستیکێک، ڕۆژمێرێک بۆ سەر مێزەکانتان، دەفتەر پلانەرێکی ڕۆژانە یان ساڵانە، بابەتە ناگرنگەکان، ستاندێکی لەم شێوەیە بۆ سەر مێزەکانتان، دەفتەری تێبینی، دەفتەر و وێنەی ئامادەکراو بۆ ڕەنکردن. بۆ هیچ خۆناخێکم تا ئەستا پێشنیار نەکردووە، ڕەنگە سێرسان لێبێ، بەڵام لەبەر ئەوەی پۆلی دوانزە هەمیشە سترێس و قەلەقیان زۆرە بۆ کەمکردنەوەی ئەو مەبەستا بەڕاستی بۆتان پێشنیارەکەم. پرنتەرێک بۆ ئەو بابەتانی لەبەرکردن ئەتوانن سوودی لێ ببینن. لە ڤیدیۆکانی پێشووترا باسمان کردووە. تێبڵ لامپێک، پانکێکی بچووک، لانچ بۆکسێک ئەگەر لە ماڵە خواردن ئەبەن بۆ قوتابخانە، ئەگەر کچیشیت کۆمەڵە پێداویستی گرنگ هەیە ئەتوانن جستانێکی گەوری لەم شێوەیە پێیا بکەن و پێویستەکانتانی تێ بکەن. بۆ زانینی نرخی هەرێک لە کاڵەکان ئەتوانین جوێنی تەلەگرامەکەمان بن بە ناوی کاندڵ ستیشنەری.